بینەرانی هێژام کاتتان باش دووبارەوە دەینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشێکی دیکە لەسەر ڕاپەڕینەکانی ئێران و دیارە ئەمە بەشی سێمینە ئەوانەی کە بەشی یەکەمین و دووەمینیان نەبینیەوە دەتوانن لە کەناڵی یوتیوبەکەماندا هەردوو بەشیان ببینن. لەو بەشەدا باس لە کۆمەڵێک بابەتی دیکە دەکەین کە لە بەشەکانی دیکە یان باسمان نەکرد و یانیش بە کورتی باسمان کرد. باس لە ئاسەوارەکانی ڕاپەڕینی ئێران و ئەزمونێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین، باس لە ئۆپۆزیسیۆن و مەسەلەی ڕێبەرایەتی دەکەین و باس لە پشتیوانی دەرەوە و شەڕ دەکەین. لەو بەشەشدا هەروەکو هەردوو بەشی ڕابردوودا لەگەڵ ڕووناکبیر و نووسەر کاک سەلاح عەباسی قسە دەکەین. کاک سەلاح، ئەم کاتت باش، بەخێر بێەوە بۆ بەرنامەی ویانش بەشی سێمی. ڕێز و سلااوم هەیە کاک هیوای بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم دیسان لە خزمەتتاندا. هیوادارم بتوانین ئەو هەندێک لەو باسانەی کە جاری پێشێ یا بە کورتی باسکراون یا باز نەکراون لێرەدا تاوتۆ بکەین. بەڵێ، با سەرەتا بەوەوە دەست پێ بکەین، ئایا ئاسەوارەکانی ڕاپەڕینی ئێران هەم بەسەر ئێراندا هەمیش بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئایندەدا و لە ئێستادا چی دەبن؟ فەرموو. بەڵێ، دەست خۆش بۆ پرسیارێکی زۆر گرینگە بۆ وەکو دەواازەیەک بۆ چوونە نێو باسەکەی. ئەوەی کە ئێستا ڕوون بۆتەوە دوای 43 ساڵ ئەوەیە کە جوڵانەوەی بڵینی ئینقلابی ئێرانە، شۆڕشی ئێرانە بەرەو فوندمنتالیزم چوو، بەرەو مەسەبگەرایی چوو، بەرەو ئیسلامی سیاسی ڕۆیشت. دیارە لە پێشدا ئەو شتە زۆر پێشبینی نەدەکرا، بەڵام هەندێک کەس هەر لە سەرەتاوە پێشبینیان کردبوو کە ڕەوتەکە بەرەو کوێ دەچێت، بەڵام زۆربەی ڕۆشنبیران و تەنانەت چەپەکان پێیان وابوو بەرەو حکوومەتێکی بڵین دێموکراتیکتر لە پێشوو بەرەو فەزایەکی کراوەی سیاسی دەچن کە وای لێ نەهات. ئاسەوارەکانی زۆر خراپ بوو لەسەر ناوچە، ینی مەسەلەی حەجاب و دەوری ژنان و ئیسلامی سیاسی تەشەنەی سند لە ناوچەکەدا ساڵ بە ساڵ زیاتر دوایە. دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە لوبنان، لە فەلەستین و بەهێزکردنی جوڵانەوە ئیسلامیەکان، تەنانەت ئەو جوڵانەوە سونیانەش کە لەگەڵ کۆماری ئیسلامی پەیوەندی باشیان بەست بوو، وەکو هێندێک لە جوڵانەوەکانی فەلەستین یارمەتیان وەردەگرت لە کۆماری ئیسلامی. ئەمە ڕەوتێک یان بڵێن شەپۆلێکی فۆندەمانتالیزمی بەهێز کرد لە عێراق، لە ئەفغانستان، لە پاکستان کە خۆیان خاوەنی ئەو ئیسلامی سیاسی بوون، واتە ئەوانیش ئەو موشکیلان هەبوو، بەڵام هێشتا وەکو بڵین دەسەڵاتی سیاسی ئیسلامی سیاسی لە زۆر وڵات پێی نەگرت بوو. لە تورکیە نەهات بۆ ئارا، لە پاکستان نیزامیەکان زیاتر دەسەڵات دابوون تا ئیسلامیەکان و ڕۆحانیەکان و ئەوەی مەلاکان و ئەوانە، کە دوایە ئەو ڕەوتە بەرحەکس بۆ واتە بوو بە ینی بوو بە نیوە دەسەڵات بەشێکی نیوەی بوو بە ئیسلام، نیوەی هەر نیزامیەکانمانەوە لە پاکستان نەکرا. ڕەوحانیەکان ئیسلامیەکان ناتوانێت نیزامیەکان بێن نەژێر ڕچێفی خۆیان، هیچ کام لەلایەنەکان ناتوانی ئەوی تر لە مەیدان بەدەر بکە. ئێستاش دەسەڵات لە پاکستان هەر بەم شێوەیە. لە ئەفغانستان بینیمان کە هەر دوا بە دوای کۆماری ئیسلامی مجاهدین بەهێز بوون، دیارە ئەمریکا زۆر پشتگیری لێکردن و بوونە ئەو هێزەی کە حکوومەتیان
هەر لە هەمان ساڵدا ڕووخاند و کودتا کرا و دواتریش یەکێتی سۆڤێت لە چەند ساڵێکدا شکستی نیزامی گەورەی خوارد و وەدەرنرا و ئیسلامی سیاسی هاتە سەرکار. دوایە هەر ساڵ بە ساڵ تونندڕەوتر بوو ئیسلامەکە تا گەیشتە تاالبان کە بوو بە ئیسلامێکی ئەوپەڕی ینی ڕادیکالیزمی ئیسلامی لەوێدا بینرا. لە تورکیا ئەم ڕەوتەوای لێ هات کە 10 ساڵ بڵین دوای شۆڕشی ئیسلامی بەرەبەرە حیزبە ئیسلامیەکان لەوێ نفوز و ئەوەیان زیاتر بوو لە ناو وڵاتدا و دوای ساڵی 2000 ڕەجەب تەیب ئەردۆغان هاتە سەرکار کە ئیخوانیەک بوو دە پێشدا دەکرێ بڵێ زۆر ڕادیکال نەبوو ئێستاش خەریکە مەسەلەن بەرەو ڕەوتێکی دیکە دەگەڕێتەوە چون ئیسلامی سیاسی بەرەو لاوازی دەچێت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی کە بینیمان شەڕی سووریا ئێران تێدا سەرکەوت بەهۆی ئەوەی کە زەمینەی فوندمنتالیستی هەبوو ئیسلامی سیاسی لەوێدا ئەوە بوو ینی بناخەی هەبوو ئیسلامی سونیگەرا و دوایش ئیسلامی شیعە بە فریای عەلەویەکان گەیشت و نانهێشت حکوومەتەکە بڕوخێ. لە کوردستان ئێمە بینیمان لە سەرەتای نەوەدەکانەوە هێزی فوندمنتالیستی ئیسلامی وەکو هێزی چەکدار هاتنە ئاراوە. ئێستا دەبینین شاری کولتور و ڕۆشنبیری سولەیمانی بۆتە پێگەیەکی بەهێز بۆ فوندمنتالیزم و ئیسلامی سیاسی. ئەمە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ من پێم وایە نەک هەر بژڕوخێ هەر ئەوەی کە پارادایمەکەی لە ناو خۆدا فەشەلی هێناوە و لەگەڵ ئینقلابێکی کۆمەڵایەتی ڕوبەڕوویە مەرجنێ بڵین درەنگیاز و کەی دەڕوخەیە کەی ناڕوخێ ئەمە باسێکی دیکە. بەڵام هەر ئەو ڕەوتەی کە هاتوۆتە پێشێ مەسەلەی ژنانی هێناوەتە گۆڕێ و ژنان لە ئێران لە بەرامبەر ئیسلامی سیاسیدا ڕاوەستاوە. ئەوە زۆر بۆ خاوەرمیانەیە بڵین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلێکی گرینگە. ئەمە تا ئێستا لە بەهاری عەرەبیدا ئەم شتە ڕووی نەدا. بەشێک لە دروشمەکان بەشێک لە بڵین بەشێک لە بۆچوونەکان لەلایەنگری لە ئیسلامدا بوون وەکو ڕێگاچارە وەکو ڕێگاچارەی دەربازبوون لە گەندەڵی. ئێستا ژێمە لە باشوور حیزبی وامان هەیە کە پێی وایە ڕێگاچارەکە لە بڵین ئیخوان و ئیسلام و ئەوە ڕێگایەک نیشان دەدا بۆ دەربازبوون لە گەندەڵی واتە لەو سیستمە گەندەڵانەی کە هەیە. بەڵام من پێم وایە ئەرکی خەڵکی ئێران زۆر قورسترە لەوەی کە وڵاتانی تر لەگەڵی ڕوبەڕوو بوون. ینی هەم بارەکە قورسترە هەموو شیارەکە لەسەرترەوە تا هەردووبلا دەکرێ بڵێ ململانیەکە زۆر گەورەتر و بەهێزترە لەو ململانیەی چونکە ئێمە ئەگە لە وڵاتانی وەکو میسر و ئەوە چاولێ بکەین سیستمی گەندەڵ هەبوو ئیسلام تاقی نەکرابووەوە و بەشێک لە ئۆپۆزیسیۆن لایەنگری هەبوو لە ئیسلام کە دەتوانێت وەکو ڕێگاچارەیەک لە بەرامبەر ئەم گەندەڵێدا مۆدێلێکی سیاسی مۆدێلێکی کۆمەڵایەتی مۆدێلێکی ئابووری پاقژ و بێگەرد و بڵین دادپەروەر ئیسلام بێنێتە گۆڕە. ئەو ئومێدە هەبوو ئابوورێکی ئیسلامی کۆمەلگایەکی بە ئەخلاقی ئیسلامی بەڕێوە بچێ. جگە لەمە خودی مبارەک و سیستمەکەی بۆ نمونە سیستمێک بوو کە هێزی میلیشیای تایبەتی نەبوواتە نەیتوانی بوو ئەرتەشی وڵات. ئەمە لە زۆربەی وڵاتەکانی عەرەبی داوایە دەوڵەتەکان دێن و دەڕۆن ئەرتەشەکە هەروە خۆیەتی ینی ئەرتەشەکە نەگۆڕەوە. ئەرتەش لەوانەیە کودیتا بکە ئەرتەش لەوانەیە بکەوێتە بڵین لای خەڵک بێتە پاڵوە خەڵک بدا. لە تونس ڕوویدا لە میسر ڕوویدا ئەرز بێت لە سووریا خەریک بوو ئەم شتە ڕوودەدا کە ئێران و رووسیا نەیان هێشت ئەم شتە لە سووریا ڕووبدا پێشیان گرت و بەشار ئەسەدیان پاراست. ئەگینا بەشێکی زۆر لە ئەرتەش خەریک بوو دەچوو بۆ لای خەڵک هەر لە یەکەم ساڵی یەکەم و دووهەمی خۆپێشاندانەکانی سووریا. ئەوەی کە لە ئێران مشکیلە و گرفتی ساز کردووە لایانی پۆزیتیڤەکەی ئەوەیە کە ئیسلام وەکو ڕێگاچارە ساحەکەی بەجێهێشتووە. ینی ئەم ئالتەرناتیڤە دەگۆڕێدا نەماوە لایەنگری نەماوە بڵین دوایە ژنان وەکو دژبەری ئیسلامی سیاسی توانیویانە بەشێکی گەورە لە پیاوان
بێنە مەیدان بۆ دیفاع لە ژنان. واتە ئەمە یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژنان دێنە مەیدان و پیاوان پشتیوانیان لێ دەکەن لە داخۆزیەکانیان لە بەرامبەر ئیسلامی سیاسیدا. بەڵام کێشەکە لێرەدایە کە ئەتۆ ئەرتەشێکت نییە کە دەستی تێوەرنەدرا بێ ئاڵوگۆڕی تێدا پێک نەهات بێ بڵێ من هەروە مەسەلەن وەکو ئەرتەشی میسر کە 50-60 ساڵە هەر یەک ئەرتەشە ئیتر جیاوازە لەو دەوڵەتانەی کە دێنە سەرکار دەوڵەتەکان تێکەڵ نەبوون. بەڵام لە ئێران کۆماری ئیسلامی سوپای پاسدارانی دروست کردووە و فەرماندەکانی ئەرتەشیشی هێناوە تا پاڵخۆش. واتە وای کردووە کە چوونە لای خەڵک بۆ هێزی نیزامی لە ئێران زۆر سەختتر و دژوارترە تا لە وڵاتانی وەکو میسر و تونس و یا لە وڵاتانی تر کە ئەرتەش بێلایەنە. هەڵبەت بەدەنەی ئەرتەش لە ئێرانیش بێلایەنە، بەڵام کە دێتە سەر مەسەلەی سوپای پاسداران و فەرماندەکان ئەوانە هەمویان لایەنگری حکوومەتن، لایەنگری کۆماری ئیسلامین و مەسەلەکە بۆتە مەسەلەی ئیدئۆلۆژیک. واتە هێزی چەکدار وەکو هێزی ئیدئۆلۆژیک دێتە مەیدان لە بەرامبەر خەڵکدا، بەڵام خەڵکیش وەکو دژبەری ئیسلامی سیاسی بە تایبەت ژنان و پیاوەکان جوڵانەوەیەکی جیاواز لە بەهاری عەرەبی دروست بووە. یعنی جیاوازەکەی لەوەیە هەم هێزە ئیسلامی و دەوڵەتێکە زۆر بەهێزترە لەوەی کە لە وڵاتانی وەکو میسر و تونس و لەوانە هەبوو، و هەمیش ئەوەی کە جوڵانەوەکە زۆر بەهێزترە لە دژی ئیسلامی سیاسی. واتە جوڵانەوەیەکە کە ئامانجەکانی زۆر دیارن، سێکۆلاریزمە، دموکراسیە، مەسەلەی مەرجعیەت قبول ناکردرێ، مەسەلەی ڕێبەرایەتی کاریسماتیک ڕەت دەکرێتەوە، مەسەلەی تابعیەت یان بڵین تەبعیەت یان ئەوەی کە تۆ پەیڕەوی بکەی لە حیزبێک لە ڕێبەرێک، ئەوانە هەمووی نەفی کراونەتەوە. بۆیە ئێستا لەگە قەیرانی ڕێبەرایەتی کە دوا باسی دەکەین، ینی جوڵانەوەکە ڕوبەڕوویە هەم قەیرانی ڕێبەرایەتی باسی دەکەین، بەڵام دەمەوێ هەندێک لەو بارەوە باسی ئۆپۆزیسیۆن بکەین. یعنی ئێمە لە بەرنامەی دووەمیندا باسمان لەوە کرد کە ئۆپۆزیسیۆن دەورێکی وای نییە، ئەو ئۆپۆزیسیۆنەی کە پێی دەگوترێت ئۆپۆزیسیۆنی خارجی لە دەرەوەی، یعنی مەبەستمان ئەوەیە دەورێکی وای نییە لە ناوەوەی ئێراندا بە پێچەوانەی بەهاری عەرەبی کە لەوێدا ئۆپۆزیسیۆن ڕاستەوخۆ هاتە ناوەوە. یعنی هەرچەندە ئەو کاتیش بۆ نمونە لە مەسر ئیخوان دەرکرابوو، بەڵام ئیخوان توانی لە ڕێگای کادرەکانیەوە، کادرە شاراوەکانیەوە، شانە نووسوەکانیەوە ڕێبەرایەتی بگرێتە دەست خۆی. یعنی ئەو خۆ پیشاندانی کە خوێندکاران دەستیان پێکرد تانەت لە سووریا شوابوو، لە مصری شوابوو، لە شوێنەکانی دیکە شوابوو، ئیخوانەکان توانیان بێن ڕێبەرایەتیکردنی بخەنە دەست خۆیان. ئەمە لە ئێراندا یعنی بە بەراورد بە 2007 ڕابردوو هیچ گۆڕانکاریەک هەیە لەو بارەوە؟ گۆڕانکاریەکە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن لاوااستر دەبێت نفوز و کارتێکەریەکەی ئەوەی کە ئێوە ئیشارەتان پێکرد زۆر ڕاستە. ینی لە میسر ئەبەو شێوەی بوو ئۆپۆزیسیۆنێکی قاچاغ و یاساخ داهاتەوە، پێشوازی لێ دەکرا، کارتێکەری هەبوو. لە کوردستانیش لە راپەڕینینەوە دوویەکدا ئۆپۆزیسیۆنێکی چەکدار کە دەرکرا بوو لە کوردستان نەما بوو، هێزی چەکداری نەما بوو، گەڕانەوە ڕێبەرەکانیان پێشوازیان لێکرا و نەک هەر پێشوازیان لێکرا بەڵکو ڕێبەرایەتیان درایە دەست. واتە خەڵکەکە وەکو مەرجع و ڕێبەری خۆیان هەم مام جەلال هەم مەسعود بارزانی وەرگیران لەلایەن بەشێک لە کۆمەلگاوە. هەر ئەو کاتی هەڵبژاردن کرا، هیچ کام لەلایەنەکان لە 50 کەمتریان قبول نەبوو. واتە هەردوو لایەنگریان زۆر هەبوو، بەڵام پێیان وابوو دەبێ بەش بکرێ، نابێ هیچ کامیان دەنجی زیاتری لەوی تر هەبێت. لەو کاتەوە بناغەی ئەو کارەساتە دامەزرا کە لە باشوور ئیتریانی لە نەوەدەکانەوە دەکرێ بڵین ئەو بناغی ئەو کارەساتە دامزرا کە شەڕی ناوخۆیی دەستی پێکرد. ئەو ژێرە و کێشانەی کە بۆ خۆتان زۆر باشتر ئاگاداریان کەوابێ. ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدا ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن لە ناوەوە خەریکە دروست دەبێت بەبێەوەی کە ئێمە بزانین ڕێبەرەکانیان چێن، بەبێەوەی کە بزانین ئەوانەی کە لە ڕووی فکرێەوە لە پشت ئەو مەسەلەن
ئەوانەی کە لە ڕووی ڕێکخستنەوە لە پشت جوڵانەوە بزوتنەوەکان ئەوانە ڕێبەری فکری نین. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەیە کە ئەوانەی کە لە مەیدانی پراکتیکدان چەند ویستێکی سەرەکی و ئەساسیان هەیە کە پەیوەندیان هەیە بە ئازادی دموکراسی و نەفی ئیسلامی سیاسی و مەسەلەی ژنان و هێندێک مەسەلەی سەرەکین کە مافن، ینی کۆبوونەوەیەک لەسەر ماف ڕوویداوە. هێزە جۆرانی کەواتە ئێمە ناتوانین بە ئێستا کە باس لە شۆڕشی ئێران بکەین. ئەمە شۆڕش نییە، کەواتە ڕاپەڕینە، چونکە شۆڕش ڕێکخراوی دەوێ، ڕێبەرایەتیشی دەوێ لەگەڵم دایانە. من پێما دەتوانین باسی شۆڕش بکەین، بەڵام ئەوەی کە شۆڕشەکە چۆن سەردەکەوە دەتوانین باسی جوڵانەوە بکەین. جوڵانەوەیەک لە وەزعێکی لە دۆخێکی ئینقلابیدایە، بەڵام ئەوەی کە ئەتۆ دەڵێ ڕێکخستن هەیە، ڕێکخستنەکان نەهێنین. ئێستا لە ئێرانە هەر ڕێکخستنێکی ئاشکرا هەبێ، ینی حیزبێک ڕێکخستنێک بێ بە خەڵک بڵێ ئەمە فلان کاتی ئێوە وەرن مزاهرە بکەن یان فلان کار بکەن، ڕاگەیەنراوێک دەربکە، هەمویان ئەگیرێن، شکنجە ئەکرێن، ڕێکخستنەکان لە ناو دەچێ. ینی کۆماری ئیسلامی ڕێگا بە هیچ ئۆپۆزیسیۆنێک نادا لە ناو خۆی وڵاتدا مقاومە بکە، یان بڵین خۆپێشاندان بکە، یان ڕاگەیەنراو دەربکە، یان خەڵک بانگەواز بۆ خەڵک بنێرێ. شتیوە ڕێگا پێ نادرێ کەوا بێ بۆیە دۆخەکە وای لێ کردووە. ینی ئەو هەلومەرجە ئەوەی ویستووە کە ئۆپۆزیسیۆنێک بەبێ پەیوەندێکی زۆر لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دەرەوە دروست ببێ. ئۆپۆزیسیۆنی دەرەوە دەورێکی بچووکی هەیە، ینی ناکرێ بڵێ هیچ دەوریان نییە و کەس لایەنگریان نییە، لایەنگرەکانیان زۆر کە من دەوریشیان زۆر بچووکە. بەڵام ئەوەی کە ئێستا وەکو ئۆپۆزیسیۆن خەریکە مزاهرە دەکا، خەریکە شەقام دەهەژێنێ، خەریکە شەقامەکان داگیر دەکا. ئێستا شەڕە لەسەر شەقام لەگەڵ کۆماری ئیسلامی، شەڕە لەسەر مەیدانەکان، شەڕە لەسەر نووسراوەکانی سەر دیوار، بەردەوام مەرگ بەرخامنەی دەنووسرێ، حکوومەت پاچی دەکاتەوە، دیسان دەنووسرێتەوە. واتە فەزای گشتی لە دەست چێدایە. لەو 20 ڕۆژەدا فەزای گشتی لە دەست حکوومەتدا نییە. جارجارە کۆنتترۆلی دەکاتەوە، جارجارە کۆنتترۆلەکەی لە دەست دەچێتە دەرێ. شەقامەکان، نووسراوەکان، سیمبولەکان، مجەسەمەکان هەمویان ئاگریان تێبەردەدرێ. ینی لە مەدرسەکان ڕسمەکانی خومینی و خامنەیی لە کتاب دەرسیەکان دەدڕێنن، لە ناو کلاسەکان فڕیان دەدەن دەنووسن ژن ژیان ئازادی، زەن زیندگی ئازادی. ینی کێشەکە چۆتە سەر هەموو سمبولەکانی حکوومەت. دەکرێ بڵێ هێژمۆنی، یان بڵین هێژمۆنی فەرهەنگی ئایدۆلۆژیکی حکوومەت ڕووخاوە. بەڵام تاوەکو ئێستا ینی لە ناو ینی خیتابێکی گشتیان مانیفێستێکی گشتی نابینین کە بڵێ ئێمە ئەگەر حکوومەتمان ڕووخان ئێمە وا دەکەین و وا ناکەین. بەڵام ئێستا ڕۆژاوان نازانێت کە دەبێت لەگەڵ چێ قسە بکە، بەڵام ئەو ئالتەرناتیوەی کە بێ بڵێ منم کە دوای کۆماری ئیسلامی موقەتەن دیاری دەکەین کە لە وڵاتەدا هەڵبژاردن دەکرێ، هێزەکان دێنەوە، حکوومەتی تازە تەشکیل دەدرێ، ئەوە لە کاغەزدا هەیە. ئێستا لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا چەندین شۆڕا دروستکراوە، شۆڕایەکیان بەڕێبەرایەتی حەسەنی شەریعەتمەداری بە نێوی شۆڕای گوزار، کۆمەڵە و حیزبی دموکراتوانش پەیوەندیان لەگەڵی هەیە. ئەمە دەڵێ کە ئێمە کارمان ئەوەیە کە دوای ڕووخانی کۆماری ئیسلامی کە دەبێت بۆشاییەک لە نێو دەسەڵاتدا دروست دەبێ بۆ ئەوەی کە بێسەرەوبەرەیی نەبێ، ڕێگا دەدەین کە هەڵبژاردن بکرێ و حیزبەکان بێن و خەڵک دەنگ بدەن و سەر و کۆمار و پارلەمان دا بمەزرێ و ئەو شتانە ڕوون بێتەوە. بەڵام شۆڕاکە وەکو قودرەتی مادی نییە، لەسەر کاغەزە. لە ئێران ناتوانێت خەڵک بجوڵێنێت، ناتوانێت بڵێ بانگاواز بدا، خەڵک بانگ بکە کە بەشدار بن لە فلان خۆپێشاندان. ئەوەی کە ئێستا دەکرێت جێگۆڕچێ، ینی ڕێبەرانی ئۆپۆزیسیۆن خەریکن دەگۆڕێن.
ئێستا چەند ڕێبەرێک پەیدا بوون لە دەرەوە ئێستا کەسێک بە نێوی حامیدی ئیسماعیلیون کە نووسەرە ژن و منداڵەکەی لە هەواپەیما ئۆکراینی لە تیار فڕۆکە ئۆکراینیەکەدا کوژران بانگەوازێکی دەرکرد بۆ ڕۆژی شەمبەی حوتوی پێش لە تۆرۆنتۆ 50,000 کەس هاتە سەر شەقام واتە ئۆپۆزیسیۆن قەت نەیدەتوانی شتی وا بکە بە هەموو ڕێبەرەکانەوە بە هەموو حیزبەکانەوە کۆبووبانەوە بانگەوازیان دابان نیان دەتوانی لە 150 شاری ئەوروپا و ئەمریکا و لە تەواوی جیهان خەڵک بێنە سەر شەقام و لە تۆرۆنتۆ 50,000 کەس بێنە سەر شەقام لە ستۆکۆلم چەندین هزار کەس لە هەموو شارەکانی ئەوروپا 10,000 5,000 خەڵکیان هێنا سەر شەقام ئەمە یەک کەس بوو تاکە کەسێک یعنی ئێستا ئەوەی کە خەڵکی دەرەوەی ئێران و ناوەوەی ئێران گوێ لە چێ دەگرن ئەوە گۆڕاوە دیارە زۆر گوێ لە ئۆپۆزیسیۆن ناگرن ئۆپۆزیسیۆن هێژمۆنیەکەی ڕووخاوە مەرجعیەتی ڕووخاوە تا ڕادەیەکی زۆر بەهۆی ئەوەی کە ئێستا هەیە ڕێبەری کاریزماتیک نییە ڕێبەر لە سەرەوەڕان نییە ئەوە نییە کە بڵێ وەتاغێکی فکر هەیە مێشکی جوڵانەوەکە لە سەرەوەیە ئەو مێشکە بڕیار دەدا کە خەڵکەکە کە تەبعیەت دەکەن لەو پەیڕەوی لەو مێشکە دەکەن قسەکانی بە قسەی دەکەن ئەمە جوڵانەوە کلاسیکەکانن هەروەکو وتم مام جەلال و کاک مەسعود هاتنەوە یا یاسر عەرەفات بڕیارێکی دەدا هەموو جوڵانەوەکە بە دوای دەچوو ئەمە گۆڕاوە ئێستا ئەوەی کە جوڵانەوەیە کە پێک هاتووە بۆیە ڕێبەرانێکی زۆری هەیە ئێمە ئێستا دەتوانین باسی سەدان و هەزاران ڕێبەر بکەین هەم لە بواری ڕێکخستندا کە کاریان فقط ڕێکخستن و بەرانگاربوونەوەیە و ڕێبەرانی فکری و معنەوی بکەین کە بەشێکی زۆریان شاراوان لە ناو ئێران ئەوانەی دەرەوەش کەسایەتی سربەخۆن وەکو ئەو حامیدی ئیسماعیلیون بەشێکیش لە نوخبە هونەریەکان و نوخبە وەرزشی و فوتباڵیستەکان و ئەکتەرە بەناوبانگەکانی سینەمایە و گۆرانی بێژە بەناوبانگەکان و ینی دەکرێت بڵێ گرنگترینیان فیلم سازەکان و ئەوانە هەمویان لە پاڵ جوڵانەوەکەن واتە تەواو بەڵام لێرەدا ئایا ئەگەری یانیش چۆن ئەکرێ کوالیسیۆنێک هاوپەیمانێک لە نێوان ئەو هەموو ڕێبەرانە ساز بکرێ بۆ ئەوەی پەرش و بڵاوی لە نەیواندیاندا نەبێ یان ناکۆچی نەبێ من نمونەیەکتان بۆ دێنمەوە ئەگەر تەماشای بزوتنەوەی باکووری کوردستان بکەین کە لە ڕۆژئاوادا بەخۆت ئەزانی کە کاریگەری فکری و فەلسەفی هەیە لە باکووری کوردستانیش ئەتوانین بڵێن شەقامەکەی مۆنۆپۆل کردووە ئیتر بەپێی ئامارەکان ئێستاکەش ینی سەرباری هەموو گوشارەکان هەدەف ئەتوانێت لە نزیکەی لە 14 دەنگەکان بینی کە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئەوە گرنگە کە ئەوان بڕیار ئەدەن ئەوە ئۆپۆزیسیۆنی تورکیای ئاڵێ ئەوان بڕیار ئەدەن کە چێ بێتە سەردەسەڵات و چێ نەبێتە سەر چێ بێتە سەرۆکی ئایندەی تورکیا و چێ نەبێتە سەرۆکی ئایندەی تورکیا و ئەردۆغانش ئەو حسابیان لە بۆ دەکە بەڵام یعنی تەماشا دەکەین کە بەڵام تەماشا دەکەین لە پراکتیکدا ئەمە لە سیستەمی ڕێبەرایەتی کلاسیکی پەڕیوەتەوە بۆ سیستەمێکی دیکەی مۆدێرن کە کۆمەڵێک ڕێبەر هەنا یەک ڕێبەر لە شاخدا ناتوانێ هەموو تەوجیهاتەکان بدا و بڵێ ئێوە وا بکەن و وانەکەن و بەگوێ من بکەن یان ئەوە تەماشا دەکەین لە ڕۆژئاوا ڕێبەرەکان بە خۆیان ڕۆژئاوا بەڕێوە دەبن لە باکووری کوردستاندا تەماشا دەکەین پەروین بوڵدانمان هەیە سلاحەدین دەمیرتاشمان هەیە کۆمەڵێکی دیکەمان هەیە بەڵام لەو بارەیەوە تەماشا دەکەین سەرباری ئەوەی کە بزوتنەوەی کورد لە باکوور بزوتنەوەیەکی بە دسپلینەوە بەڕێکخراوەیە یانیش بزوتنەوەیەکی کەمتر ئێگۆیستە ئەتوانین بڵێن ئەنانیە یعنی کەمتر بە دوای پارە و غەریزەی دەسەڵاتەوەیە بەڵام سەرباری ئەوەش تەماشا دەکەین لە ڕۆژانی ئایندەدا دوای ئەو چالاکی ئیندحاریەی لە شاری مێرسین تورکیا کرا گفتوگویەکی نەخوازراو لە نێوان ڕێبەرەکاندا پەیدا بوو هەرچەندە دوای ئەو گفتوگوێ بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر کراو نەهێڵا کەلین و بۆشایەک دروست بێ ئایا ئەمە لە ئێراندا چۆن دەبێت بۆچنی جەناب من پێشدا هەندێک باسی جیاوازیەکان دەکەم لە هەندێک قۆناغدا
ئەو پلۆرالیزم و ڕێبەرایەتی متەکەسریان بەشداربوونی ڕێبەرانی جۆرا جۆر دەتوانێت کارەکە زۆر دژوار بکات و دەشتوانێت زۆر نیگەتیڤ بێ. بەتایبەت ئێستا هەلومەرجی سووریا ئەگە لە بەرچاو بگرین دوای دەستپێکردنی مزاهراتەکە لە 2011 و دوای ئەوەی کە بەشار ئەسەد دەستی کرد بە سەرکوتکردن، لێرەدا نوخبەکانی حیزبێکی سیاسی، لایەنێکی سیاسی دەورێکی زۆر گرنگیان هەبوو بۆ ئەوەی کە کۆمەلگایەک بەرەو ئاراستەیەکی تایبەتی ببن. واتە بەشی کوردیەکەی کە بوو بە مودێلێک لە هەموو جیهاندا ڕۆشنبیران نووسەران شتیان لەسەر نووسی و زۆر پێی معجب بوون بەو مودێلەی کە لە ڕۆژاوای کوردستان دامەزرا، مودێلێک نەبوو کە بڵین بە پێی ئەوەی کە لە خوارێ ڕا بۆ سەرێ خەڵکانێک ئەوەیان دابمەزێن لە سەرێڕا نوخبەکان، بەڵام کادری زۆر پەروەردەکرا بوو و توانیان وەکو ئالتەرناتیڤ لە سەرێڕا بڵین مێشتی جوڵانەوەکە لە سەرێ ڕاهات و توانی کۆمەلگا بە دوای خۆی بدات، وانی بەشی زۆری کۆمەلگا بە دوای خۆی بدات و وەکو ئالتەرناتیڤ کە مافە دموکراتیکەکانیان دەپارێزێ متمانەی عەرەبەکان و جوڵانەوەکانی ئەرمەنی و ئاسووری و سریانی و کلدانی و ئەوانەش وردە وردە بۆ لای خۆی ڕابچێشێ و جوڵانەوەیەکی پلۆرالیستی. ئێستا ئەوەی لە ئێرانە ڕێک پێچەوانەیە پلۆرالیزمەکە لە خوارەوە ڕادەچێ بەرەو سەرەوە ئۆپۆزیسیۆنەکەی قبول ناکە. یعنی ئێستا ئەو پلۆرالیزمەی کە لە جوڵانەوەی ئێراندا هەیە ئۆپۆزیسیۆنی دەرەوە قبول ناکە، چونکە دەڵا ئەوانە وەکو مێشک لەسەرەوە ڕادایان هەوێ من بەڕێوە بەرن. جگە لەوەش حەق خۆیانە بۆ نمونە تەماشا دەکەن جەنابەت بەهاری عەرەبیت بەراورد کرد لە نێوان ئیخوانەکان و سیکولارەکان کە سیکولارەکان پێشتر گەندەڵ بووینە، تاوانبار بووینە، دیکتاتۆر بووینە، نادیموکرات بووینە و هەوڵیان داوە بەردەوام کوڕەکانی خۆیان لە جێ خۆیان ئەوە بکەن، وەکو ئەوەی ئێستاکە لە عێراقدا دەربین هەتا دوێنێکەش تەماشامان کرد ئاوەڵزاوای مامزەلال لە ئاخیردا دەبێتەوە سەرۆک کۆمار، یعنی هەر لە ناو بنەماڵەتدایە. ئەوەت باس کرد وا دیارە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەو بارەشەوە کێشەی هەیە ببوورە خەڵکی ئێران، خەڵکی ڕاپەڕینی و ئێران کێشەی هەیە لەگەڵ ئۆپۆزیۆنی، کێشەکە فکریشە بەتەنیا ئەوە نییە کە ڕێبەرە و سنترالیستەوە بزانم وانە. زۆر ڕاستە کێشەکە زۆر قوڵترە. کێشەکە ئەوەیە کە دەڵێ من بە عەقلی خۆم بیر دەکەمەوە و ئێمە خەڵکانێکی خۆمان بڕیار دەدەین چی ئەەکەین و متمانەشمان بە ئێوە نییە. واتە بۆیەش ئەڵێم ئێستا کەسانێک پەیدا بوون کە پێشتر نە دەنگیان هەبوو نە ڕەنجیان هەبوو. حامیدی ئیسماعیلیون کە لە 150 شاری ئەوروپا و ئەمریکایە یەک ڕاگەیەنراوی دەرکرد مزاهرەی زۆر گەورە ڕوویدا. ئەمە ئۆپۆزیسیۆن نەیدەتوانی بیکە، ئێستاش ناتوانن بیکەن. ئۆپۆزیسیۆن دەتوانێت خۆی بخاتە، ینی دەوری ڕێبەراتی ناتوانێت بجێرە، بەڵام دەتوانێت وەکو سەربازێک لە خزمەت ئەو جوڵانەوەیەدا بێ، دەتوانێت مەشوەرەت بکە، ڕاوێژکار بێ، دەتوانێت ڕێنوێنیش دەتوانێت بکە، بەڵام ئەوەی ڕێبەراتی ناتوانێت، چونکە مەسەلەکە ئەوەی کە نوخبەگانێک دەتوانن کاری نیگەتیڤ یان پۆزیتیڤ بکەن لێرەدا کۆتایی پێهاتووە. ئێمە دوو نوخبە سیاسیمان دیت کە لەسەرەوەڕا کۆمەلگا ئاراستە دەکەن، لە ڕۆژ ئاوا زۆر پۆزیتیڤ کۆمەلگایان ئاراستە کرد لە بەرچاو ئەو ئیمکاناتی کە هەبوو، کۆمەلگایەکی فیئۆدال باوک سالار لەوێدا حەولیاندا مافی ژن بێنە نێو تەنانەت ئەو دروشمی ژن ژیان ئازادی لە باکوورەوە و لە ڕۆژهەڵاتەوە هاتۆتە ناو ئێستای ئێرانەوە. واتە نوخبەکانی سیاسی دەورێکی زۆر پۆزیتیڤیان هەبوو، مێژوو سپینە زۆر شتیان لەسەر دەنووسێ کە ئەو نوخبانە چۆن کۆمەلگایەکی فیئۆدالی دواکەوتویان بە ئاراستەیەکدا برد کە بتوانێت ببێتە مۆدێلێکی سیاسی پێشکەوتوو. ئەمە کارێکی هاسان نەبوو بەڕاستی. لە باشوور دیسان لەسەرەوەڕا نوخبەکان کۆمەلگایان بەرەو ئەو شتە بردیانی بەرەو ئەوەی کە پێی دەڵێن کلیپتۆکراسی دڵسالاری، بەرەو
ئەو شتیان برد کە بندیوار دروست بکەن، بڵین خەڵک بکڕن بەرەو ئەوان برد کە هەر حیزبێک هەر گروپێک تێبکۆشێ بەوەی کە بەشی خۆی بستێنێ، بەشی دەوروبەر و خزم و ڕێبەران و ینی بەشی هاوکارە حیزبیەکانی خۆی بستێنێت، ینی بوو بە ئەو کلیپتۆکراسیە کە ئێستا پارەی نەوت دەدزرێ، ئیسیفادەی لێ دەکرێت لە خزمەت میلیشیادا. لە ئێرانیش سوپای پاسداران هەرەوە دەکات، پارەی نەوت لە خزمەت میلیشیادایە. بۆیە ژوتم کێشەی ئێران گەورەترە لە کێشەی وڵاتانی عەرەبی، چونکە میلیشیا تێکەڵ نابێ بە سیستمی دوای خۆی. میلیشیا لەو ئیمتیازاتەی کە هەیەی دیفاع دەکات تا ئەو جێگایی کە دەتوانێت. تەنیا هێزێکی بەهێزتر دەتوانێت لە مەیدانی دەربکە، یان ئەوەی کە لە ناو خۆدا خەڵکێکی زۆری لێجۆ ببنەوە، ینی بێنە لای خەڵک. ئەو دوو ڕێگایی هەیە. ئەگینا ئێران ئێستا لە بەرامبەر میلیشیایەکدایە بنێوی سوپای پاسداران بەسیج کە ئەوانە هەمووی ئیمتیازاتی ئابووری ڕانتی ئابووریان هەیە. ئەو ڕانتە ڕێگایان پێنادا کە ڕێگا بدەن سیستیمێکی سیاسی بێ ئەو شتانیان لێ بستێنێتەوە، ئەو ئیمتیازاتانیان لێ بستێنێتەوە، دیفاعی لێ دەکەن. لە باشوور حیزبە سیاسیەکان ئەو سیستیمە میلیشا و ڕانتیان دامەزراندووە بۆ خۆیان، بەشێک لە هێزی چەکدار و کادیر و خەڵکێک ڕۆشنبیریان کڕیوە کە ئەوانە گارانتی مانەوەی ئەو حیزبە گەندەڵانە بکەن. جا ئێستا بینی پارلەمان درێژ دەکەنەوە، حیزبە بچووکەکانیش دەبینی دەکڕن وەکو گۆڕان و وەکو ئەو حیزبە ئیسلامی کە ئێستا دەنجیان داوە پارلەمان درێژ بکرێتەوە. ئەمە هەمووی نیشانەی ئەوەیە کە ئەو سیستیمی نوخبەی سەرەوە دەتوانێت وێران بکە کۆمەلگا، دەتوانێت کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ. پەیوەندی بەوەیە نوخبەکە بەرنامەکەی چییە؟ ئەوەی سووریا من زۆر جاروتومە شانسەکەی ئەوە بوو بەرنامەکەی لە فیلسوفێکی وەکو عەبدوڵڵاه ئۆجەلانەوە وەرگرت بوو. ینی ئەمە بەرنامەیەک نەبوو، کاری هەموو کەس نەبوو ئەو شتە بەڕاستی. و هەر ئەوەش کە پەکەکە لە حیزبێکی کلاسیکەوە بەرەو حیزبێکی ئانارشیست یان حیزبێکی مارکسیزمی نوێ، مارکسیزمی شێوەی نوێ ژینگە پارێز ڕۆیشت، ئەوەش تەنیا بە نوخبەیەکی وەکو جەلان دەکرا. ئەگەر هەر کەسێکی تر لە ناو پەکەکە ئەو بیرروڕایەی هێنا بە گۆڕێ دەریانت دەکرد. ینی خۆی لە خۆیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستیش دوو حیزب هەنە دەبنە مۆدێل، هەرچەندە هەڵو مەرجەکانیان جیاوازە، یەک هەدەپەیە، یەکیش پێدێ بەڕاستی تەماشا دەکەن لەو بارەیەوە، یعنی دەبنە مۆدێل، یعنی شێوازی کارکردن، شێوازی بڕیاردان، تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن ئەگەر کەم و کورتیش دابێ لە چاو حیزبەکانی پێشوو، حتا لە چاو ئەوەی کە ئەو حیزبەی کە بۆتە مامانیان کە بۆتە هۆی دروستبوونیان تەماشا دەکەین. بەڕاستی زۆر مۆدێرنترە لەو بارەیەوە. ڕاستە ئەوانە چون لە نێو کۆمەلگادان لە نێو خەڵکدان خەڵکێکی زۆریان دێتە، ئەوانە ناتوانن ببن بە محفلێکی چکۆڵی بچووکی فکری کە کۆمەڵێک ڕۆشنبیرن لە مەسەلەن شاخەکانی کوردستانە. ئەوەی کە تۆ شەو ڕۆژ لەگەڵ گرفتەکانی خەڵک و گرفتەکانی سیاست دەبێت دەست و پەنجە نەرمکەی، وەکو هادەپ لە ناو باکوور، وەکو یەپەگە لە ناو ڕۆژاوای کوردستان، دەبێتە هۆی ئەوەی کە ئەو حیزبانە ببنە حیزبی کراوە، واتە کراوەن بەڕووی کۆمەلگادا. کۆمەلگات دەوری هەیە تێیاندا، کۆمەلگات داواکانی خۆی دەبات بۆیان. ئەوانن مەجبورن ناچارن جوابی ئەو هەموو داواکاری و گرفتە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیانە بدەنەوە کە لە کۆمەلگادا هەیە، لە دەسەڵاتدا هەیە، لە پرسی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ تورکیا و سووریادا هەیە، لە پرسی ئەوەدا هەیە کە بە شێوەیەک لەگەڵ ئەو شۆڤینیزم و ناسیۆنالیزمەی لە ناو تورکیەدا هەیە، ئەوانە دەتوانن ڕوبەڕوو ببنەوە، بەردەوام زیندانی دەکرێن ئەندامەکانی هادەپ. ینی گرفتێکی پراکتیکی و عملیان لە پێشە، نەک ئەوەی کە بڵێن ئێمە کۆمەڵێک هێزی چەکدارمان هەیە، کۆمەڵێک شاخی قورس و قایممان هەیە، قەڵایەکمان هەیە، لەو قەڵایەدا
زۆر لەگەڵ دەرەوە ڕوبەڕوو نین ینی جیهانی ترەوە یانیش بڵێن ئێمە پێشتر لە شاخ بووینە خوێنمانداوە و ماندوو بووینە و ئێوە کۆمەڵێک ئەفەندی ئێستا هاتوونە سەر ساحە بۆتان یە قسە بکەن. ڕاستە ئەمە ڕاست ڕێک ئەو شتەیە کە ئێستا ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەشێکی زمانی شای خەباتی کردووە ئەڵێ دوای کۆماری ئیسلامی من ئەبێ بگەڕێمەوە من بەشم هەیە ببمە برا گەورە باڵێ ببمە برا گەورە نەک ئێستا مجاهدینی خەڵق دەڵێ لە زمانی شایەوە ئێمە لە زینداندا بووین زمانی خومێنی سەرکوت کراوین کوژراوین ئێمە لە حاڵێکدا پێشوازیان لێ ناکردرێ لە کۆمەلگادا حیزبەکانی خۆشمان کە لە باشوورەوە دایانەوێ بگەڕێنەوە وەکو ساڵی 79 خەڵک لەسەر قەڵاندۆشیان دابنێ 1970 بڵێن مامەغەنی بەخێراتەوە مامفلان بەخێراتەوە و وەکو ڕێبەری خۆیان چاویان لێ بکەن و بڵێن فەرمونون ئێوە کۆمەلگا بەڕێوە بەرن هەر ئەوەی کە لە باشوور ڕوویدا کە مەسعود و کاک مەسعود و مامجەلال هاتنەوە پێشوازێکی گەرمیان لێکرا و وەکو ڕێبەر و کوردستانیان دادەستیان ینی وتیان فەرمونون ئێوە ڕێبەری ئێمن چ دەکەن بیکەن ئەوانیش بەو ئاراستەیەدا بردیان کە ئێستا دەبینین بەرەو چۆچوە بەڵام ئەو سیناریۆیە لە ڕۆژهەڵات دووپات نابێتەوە ینی من پێم وانە ئەمە بە هیچ جۆرێک ئیمکانی هەبێت چونکە ئەو مەسەلەی ڕێبەری عەمودی ینی ڕێبەری وەکو مێشک لەسەرەوەڕا نوخبەیەکی کە کۆمەلگا ئیتاعەتی لێ بکە اختیاری خۆی بداتە دەستی خۆی پێ بسپێرێ ئەتۆ نوخبەی سیاسی ڕێبەرانی حیزب و کۆمەڵی ئێمە وەکو کۆمەلگا خۆمان دەستپێرینە دەست تۆ بەڕێوەمان بەرە بۆ پێشەوە و پێشمانکەوە ئەمە تەواو بووە ینی ئەم مۆدێلە لە ڕێبەراتی من پێوە لە باشووریش ئەگەر ئیمکانێکی سیاسی دەرفەتێک هەبێ ئەوە ڕووخاوە ینی بە زۆری پارەی نەوت و ڕانت و کڕینی بندیوار و کڕینی حیزبە بچووکەکان و درێژکردنەوەی پارلەمان و تەزویر و بە هزار فرتوفێڵ ڕایان گرتووە ئەوەی کە لە باشووریش هەیە ینی لەوێژدا ڕووخاوە لە ڕووی فکریەوە ڕووخاوە لە ڕووی ئایدۆلۆژیکەوە ڕووخاوە جا تۆ چۆن دەتوانی بێی ئەو سیستمە بەری بۆ ینی دوو حیزبی بچووکی نەک مێژوویەکی گەوران هەیە کۆمەڵە و حیزب بەڵام ئێستا وەکو ڕێبەرایەتی وەکو باری فکری حیزبی بچووکن وەکو توانایی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە ئێستا ڕوودەدەن ناتوانن بیان خوێندنەوە ڕووداوەکان ناتوان خوێندنەوە زۆر بە زەحمەت ینی تەحلیلەکانیان کە ئینسان دەیبینێ زۆر ئەوەیە ینی پێیان وایە خەڵک چاوەڕانی ڕێبەرانێکە کە ڕێبەری کلاسیک و مەشروع و ڕەسەنن ئەحزابێکی ڕەسەن هەن کە سەهمیان هەیە میراتیان هەیە لەو مێژوویەدا خوێنیان داوە قوربانیان داوە ئێستا دەبێت ڕێبەراتی تەحویلیان بدرێ و خەڵکیش وەکو ڕێبەر و پێشەوای خۆیان چاویان لێ دەکا ئەمە هەمووی هەڵەیە هەڵەی فکریە هەڵەی حاڵی نەبوون کە مێژوو گۆڕاوە پارادایم گۆڕاوە ڕێبەری کاریسماتیک ئێستا لە ئارادا نەماوە نوخبەی سەرەوە کە بێ کۆمەلگا بگۆڕێ وەکو ئێمە نمونەمان هێناوە لە ڕۆژاوا و لە باشوور کە لە هەردووچیاندا لە سەرەوە ڕانوخبەکان هاتن لە یەکیاندا مەسەلەی دزی و بەشکردنی میرات بوو لە باشوور ینی نوخبەکە هات بۆ ئەوەی کە میرات بەش بکە بۆی کە بەشی خۆی بپچکڕێ بڵێ من زەحمەتم کێشاوە ئێستا دەبێ ئیمکاناتم پێ بدرێ دەبێت بەشی خۆم وەرگرم لە حاڵێکدا نوخبە لە ڕۆژاوا هات بۆی کە بڵێ من دەمەوێت مودێلێکدا بمەزرێنم من بۆیە هاتووم کار بکەم جیهانێکی جیاواز بخۆڕکێنم و لەو کۆمەلگانەدا ئەگینا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی چینایەتەوە لە ڕووی باری فۆدالیزمەوە کوردستانی ڕۆژاوا پێشکەوتوتر نەبوو لە کوردستانی هەر یەک ئیمکانات بوو بەڵام نوخبەکان فەرقیان هەبوو مۆدێلی سیاسی جیاواز پێشکەش کرا لەسەرەوە ڕادرا بەو دوو کۆمەلگایە ئێستا لە ئێران ئێمە دەڵێن کە لە هەموو ئێران پارادایم گۆڕاوە ڕێبەری مەرجعیەت قبول ناکردرێ مەرجع قبول ناکردرێ ژنان لە بەرامبەر ئیسلامی سیاسیدا ڕاوەستاون پیاوان هاتوون پشتیوانیان لێ دەکەن کەوا بێ خەریکە پارادایمێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە گۆڕێ بۆیەش سەرکەوتنی ئەو جوڵانەوەیە تەنانەت سەرنەکەوتنیشی ئیسلامی سیاسی لاواز دەکا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی حیجاب و ئیخوان الموسلیمین و
ئەو جورە شتانە لە پەراوێز دەخات. واتە ئێستا کۆماری ئیسلامی 40 ساڵ لەوەی پێش 43 ساڵ لەوەی پێش ئیسلامی سیاسی لە جیهاندا بەهێز کردەوە ئینقلاب. ئێستا ئینقلابێکی تر خەریکە بە پێچەوانەکەی ڕوودەدا ئیسلامی سیاسی لاواز دەکا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. یعنی ئێران ئەو پارادۆکسەی پێشکەش دەکا بە خاوەرمیانە، چونکە سەردەمی شای بە زۆری حیجابیان لەسەری خەڵک فرێدا زمانی ڕزا شای، سەردەمی خومینی بە زۆری حیجابیان خستەوە سەر ژنان. یعنی ئەبینین ئەو پارادۆکسانە ئێستا لە مێژووی ئێراندا بەرەو چه ئاقارێک دەڕۆن، ینی بەرەو ئەو ڕێگایە بچتون کە دەگەڕێینەوە بۆ فرێدانی حیجاب، بەڵام نەک بە زۆرە ملی، چونکە کاک سەلاح کاتەکەمان کەم ماوە، بەڵام من دوو تەوەرەم ماوە باسییان بکەم. ئەو تەوەرێک کە ئێستا دەمەوێت هەندێک بە کورتی باسی بکەین، سیاسەتی دەرەوەیە و یانیش پشتگیری دەرەوەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە دەبینین بەڕاستی کۆمەڵێک پارادۆکسمان هەنا لەگەڵ ئێران. تورکیا وڵاتێک خۆی ڕەقیبی ئێران دەبینی لە هەموو بوارێکە، لە بواری مەزهەبی، لە بواری جیۆپۆلیتیکدا، بەڵام لە هەمان کاتدا بە ڕێبەرایەتی ئاکەپا تەماشا دەکەین بەڕاستی بێدەنگێکی زۆر گەورە هەیە لە بەرامبەر ئێران، چونکە ئەوانش دەزان هەروەکو باس کرد ئەگەر ئێران بڕوخێ لە دوو بوارەوە مداخەلەی تورکیا دەکرێت. یەک لە بواری ئیسلامی سیاسیدا زەبر بە ئاکەپا دەکەوێت، دوو لە بواری گۆڕانکاری مۆدێل و سیستەمدا ئیتر دەوڵەتی تورکیا گۆڕانکاری. ئیسرائیلمان هەیە تەماشا دەکەین سەرباری ئەوەی کە کێشەی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئێران، کێشەی حیزبوڵڵا، کێشەی پرۆکسیەکان، کێشەی سیستەمی بالستیکی و چەکی نوکلێری. بەڵام لە هەمان کاتدا ئیسرائیل بە خێرا ئێران ئەو هەموو پشگیریە کۆ دەکاتەوە، ئەو هەموو جوولەکێ دەوڵەمەندانە پارە ئەدەن بە ئیسرائیل، ویانیش ئەو هەموو لۆبیە لە بۆ ئیسرائیل کار دەکانی. لەو بارەیە پارادۆکسەیە. بەڵام سیاسەتی ئەمریکا تەماشامان کرد لە زاری وەزارەتی خارجیەوە تۆزێک وەکو بڵێ گۆڕانکاری بەسەردا هاتووە. یعنی لە ئاخیر لە دوامدا بە ئاشکرا ئاڵێ پشگیری لە ئەوە دەکەین، لە ڕاپەڕینەکانی ئێران دەکەین. من دەمەوێت ئەمە بە پرسیاری کۆتایی ببەستمەوە کە مەبەستم ئەوەیە ئایا ئەمانە هەموویان، ینی بە تایبەتیش ئەو لە دوانەی ئەمریکا ڕێگا زیاتر بۆ ئێران خۆش ناکە بۆ ئەوەی هەم بە ناوخۆدا بڵێ تەماشاکەن ئەمریکاتان لە پشتە، ئێوە بە قسەی ئەمریکا ڕادەپەڕن، خۆی لە خۆیدا خامینەی وا قسە دەکا بە ئاشکراش وای گوت. باشە لێرەدا ئەگەر هاتوو ئێران تەنگاو بوو، ئەوە ناچار نامینێ ئەگەر وەک گریمانەیەکیژوی شەڕێک بکە لە دەرەوەی خۆیدا ڕنگ بێت لە ناو خۆشیدا شەڕێک دروست بکە، ویانیش دەرگایەک بکاتەوە بۆ ئەوەی ئیسلامە سیاسیەکان جۆرێک کە ئیسلامی سیاسی و سەفەوی سەلەفی بێنە ناوەوەی ئێران و شەڕێک بکەن وەکو ئەوەی بەشار ئەسەد کردی لە پێشوودا. ئایا ئەمانە هەمویان ئەگەر هاتوو ڕوویاندا شەڕێکی چەکداری و ڕوویدا ئەو مۆدێلە نوێیەی کە ئەتۆ دەڵێ لەسەر زاندایە خەریکە بزێ خەریکە لە دایک ببێ، ئایا ئەو مۆدێلە لەگەڵ خۆی ناکوژێ؟ نا، من لێرەدا خۆشببینم، ینی ئەوەی کە زۆر خۆشببینم ئەوەیە سەردەمی شای ئەمریکا لە پشت حکوومەتی شای بوو، بەڵام کاتێکی کە بینیان ئەو حکوومەتە شانسی زۆر کەمە، واتە گرە و لەسەر ئەسپی مردوو، ینی وەکو هەڵە چاولەوە کراکە، ئەمە نابێت گرەوی لەسەر مانەوەی شا بکەین. ئەگینا شا وەکو سیستمێک بوو، وەکو بڵین تورکیا بۆ ناتۆ چۆن بوو لەو ڕابردوودا، شاش حکوومەتێک بوو کە بەرژەوەندی ئەمریکای لە بەرامبەر کۆمونیزم و سۆڤیەت و تەنیا حکوومەتێکی ئیسلامی بوو کە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبوو، کە بە ڕسمیەتی دەناسی پەیوەندی ئابووری هەبوو، علاقاتی سیاسیان هەبوو، حکوومەتێکی سێکولاری زۆرەملی بوو، خەڵکەکەی سنەتی بوو، بەشی زۆری خەڵکەکە ئیسلام تێیدا بەهێز بوو، بەڵام حکوومەتەکە دەیهەویستە و سکولاریزمە بسەپێنێت و زۆر شت هەبوو، ینی زۆرەملی بوو ئەوەی وەکو لە ڕزاشارا دەستی پێکرد. شا ئەو حکوومەتەی ئەمریکا بەدڵی بوو تا زمانێکی کە
بیریان بۆوە چوو کە ڕاگررتنی شا هەزینەی زۆرە، ینی تێچووی سیاسی تێچووی هەموو جۆرێک بارگرانیە ناتوانن ئەوە ڕاگرن. جگە لەوە پارادەیمێکی تریش هاتە پێشێ. ئیسلام بۆ بەرەنگاربوونەوەی سۆڤیەت لەوانەیە باشتر بێت لە دیکتاتۆرەکانی بڵین بەڵێ سیکولار و پادشا و ئەوەش برژێنسکی هێنایە گۆڕێ کتێبێکی نووسی 1970 ینی نازانم کیسینجەر ئەو کاتی ڕایی چ بوو لەسەرەوەشتە، بەڵام برژینسکی یەکێک لە ڕاوێژکاران بەناوبانگەکانی جیمی کارتێر بوو. ئێستا بەڕاستی لە بیرم سەردەمی نیکسۆنەوە ئەمە لە سیاسەتی ئەمریکادا دەوری هەبوو. تێۆرێکی هەبوو، تێۆریەکە ئەوە بوو کە پشتێنەی سەوز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا واتە پشتێنەی ئیسلامی، ینی کەمەربەند پشتێنەیەکی بڵین هیلالێکی ئیسلامی سەوز لە بەرامبەر سۆڤیەتدا. ئەمە دوایە هەر ئەو سیاسەتە بوو کە بوو بەهۆیەوەی کە یەکێتی سۆڤیەت لە تەڵەی ئەفغانستان کەوت و مجاهدین هاتن شکستیاندا، شکستێکی گەورەی خوارد. ینی دوو شت تێکەڵ بوون، یەک ئەوەی کە شاوەکو گرە و لەسەر ئەسپی تۆپیو بوو، ئەو گرێوایان لە گوادۆلۆپ کە کۆنفرانسێکیان دروست کرد لەو کۆنفرانسەدا لە مکزیک گیرە، لەوێدا بڕیاریاندا کە تازەش ناتوانن شا ڕابگرن، شا کاریتەکانی دەلەرزێ لە ناو خۆدا، قابلی ئەوە نییە، ینی ڕێگا چارەیەک نییە، ناتوانن نەجاتی بدەن، وەکو نەخۆشێک کەیتر هیچ دەرمانێک عیلاجی ناکا لەوێدا چاویان لێ کرد. و دوایش ئەوەن تێکەڵ بوو لەگەڵ ئەو دکتۆرینە، لەگەڵ ئەو تێزای کە پشتێنەی سەوز لە بەرامبەر یەکێتی سۆڤیەتدا باشتر دەتوانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزێ، چونکە ئەو دەوڵەتە سیکولارانە هەمویان لە بەرامبەر جوڵانەوەی ئیسلامیدا بوون. ئەوانش دەزانی جوڵانەوەی ئیسلامیەکان چەندە بەهێزن لە نێو ئەو وڵاتانەدا، بۆ نمونە لە ئێراندا، لە وڵاتانی عەرەبیدا. ئەوە بوو کە پشتی شایان بەردا. ئێستا پشتێنەی سەوز وەکو مزاحمێک کێشەیەک بۆ جیهان چاو لێ دەکرێت، ینی جوڵانەوە ئیسلامیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەتایبەتیش لەلایەن حکوومەتی بایدنەوە. بەڵێ بەتایبەت لەلایەن حکوومەتی بایدنەوە. تەنانەت دەوڵەتانی کەنداویش مۆنارشی عەرەبیش وەکو سعودیە و ئیمارات بخۆ دەبین چ کێشەیەکیان ئێستا ساز کردووە لەگەڵ بایدن لە مەسەلەی ئۆپیکدا. بەڵێ ئەوانش هەموو لە جێی خۆی وەکو کێشن، بەڵام ئەوەی کە ئیستراتیژی تازەی ئەمریکایە چییە بە بڕای من زۆر ڕوون نییە. ینی ئیستراتیژی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆ سووریا، بۆ وڵاتانی عەرەبی، وەکو ئەوەی کە چ مودێلێک بۆ حکومڕانی ئەو وڵاتانە. ئەوەڵەن ئەوانە ناتوانن حکوومەتەکان بگۆڕن مەگەرەوەی کە لە ناوخۆی ئەو وڵاتانەدا هێزێکی ئۆپۆزیسیۆن هەبێ، زۆر بەهێز بێ و یارمەتی وانە بتوانێ ڕێگا بکاتەوە بۆ کەوتنی. لە میسر ئێمە بینیمان ئۆباما پشتیوانی لە ئیخوانیەکان کرد، واتە پێی وابوو کە ئەوە باشترە لە حکوومەتی حوسنی مبارەک و ئەو مادلێن ئۆلبراید وەزیری دەرەوە. ئەمانە هەمویان پێیان وابوو کە دەبێت ڕێگا بدرێ ئیسلام وەکو هێزێکی دموکراتیک لە دەنگداندا بەشداری بکە، خۆی تاقی بکاتەوە. کە مورسی هات خۆی تاقی کردەوە، خەریک بوو هەموو موسساتی کۆمەلگای مەدەنی لە ناوبەرێ. ئالتەرناتیڤەکە کودتای نیزامێک کە ئەویش هەموو موسساتی کۆمەلگای مەدەنی لە ناو برد، ینی هیچ جیاوازێک نەبوو. گەڕانەوە بوو بۆ خاڵی سفر بۆ پێش بەهاری عەرەبی. بەڵام لیبرالیزمی خۆرئاوا لەگەڵ کەپیتالیزمی دەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەی هەیە. ئەمن ئەو کێشەی سعودیە و ئەمریکا بە تەنیا بە مەسەلەیەکی سیاسی و نابەستمەوە کە بایدن و محەممەد بن سەلمان دژی یەکتری بن. بەڕای من ینی کەپیتالیزمی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیشتۆتە ئەو بڕواایە کە لیبرالیزم بەڕاستی هەڕەشەیەکە لەسەر سەرمایەی مرکزی عەرەبی. لیبرالیزم ئەزانی چۆنە، ئەمە کێشەکە لەوەدایە وڵاتانێکی کە
حکوومەتی بڵین مونارشینین. ئێستا دوای کێشەی ئۆکراین سەرمایهداری جیهانی لە چین و لە هیندوستان و لە هێندێک وڵاتی تر نەکەوتە بەرەی ئەمریکاوە. ئێستا چین بڵین ئەوە مەسلەی ئەیدۆلۆژیکە، هیندوستان مەسلەیەکی ترە، وڵاتێکی زلهێزە و حەزەکە بۆ خۆی سیاسەتەکانی خۆی دیاری بکە و مەسلەی ناسیۆنالیزم تێدا بەهێزە و دوایش هەوێ عیلاقاتی کۆنی خۆی لەگەڵ چین دروست بکاتەوە، کێشەیان زۆر هەبوو لە پێشتردا، زۆر کێشە لێرەدا هەیە. لەگەڵ رووسیا ئەبینی زۆر نزیک بۆتەوە، بە تایبەت پەیوەندی ئابوووریەکانی زۆر لەگەڵ رووسیا ئەوە کردوتەوە. ئەمانە هەمووی پێمان دەڵێت کە مەسلەی مونارشی و وڵاتی غەیری دموکراتیک دەتوانێت یەک ڕێبەر فەرمان بدا باری ئابوووریەکە بەرەولایە چیریدا بسوڕێنێتەوە، واتە تووڕەبوونی بین سەلمان لە بایدێن و لە سیاسەتەکان و لە قسەکانی لە دژی لە مەسلەی خاشوقچی و ئەو شتانەدا بوو بەهۆی ئەوەی کە ئەوانە لە کاتێکدا پێویستیان بە یارمەتی عەرەبستان هەبوو، عەرەبستان بڵێ من نایکەم، من سیاسەتی ئابووری دژی بەرژەوەندی ئێوە دەگرمە پێشێ تا ئێوە بزانن کە ئەو هەڵانەتان کردووە ئەوانە. ئەگەر ئابوورێکی لیبرال بێ، ئەو ئابوورە لیبرالە خەتەکەی لەگەڵ وڵاتانی دموکراتیک یانی بڵین ئەوروپا و ئەمریکا دەخوێنێتەوە، ناچێتە پشت چین و رووسیا و یعنی ئەوە ڕاستە دیکتاتۆریەکان دەتوانن لە ڕێگایەکی غەیری دیموکراتیکەوە ئابووری وڵات کۆنتڕۆل بکەن بەڕێوەی بەرن. دموکراسیەکان ناتوانن ئەو کارە بکەن، یعنی ئابووری وڵات لەژێر کۆنتڕۆلی دەوڵەتدا نییە. ئابووری وڵات بەشێکە لەو پرۆژەیە کە زۆرتر دیارە لە ڕووی مافی مرۆڤەوەی ئێستا رووسیا تەحریم دەکرێت یان ئێران تەحریم دەکرێت، گەمارۆی ئابووری دەدرێت. ئەو گەمارۆیانە مەسلەی ئەوەن کە لیبرال دموکراسیەکان پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ یەکتر ناپچڕێنن، بەڵام لەگەڵ دیکتاتۆرەکانی دەپچڕێنن. مونارشەکان بە پێچەوانەوە لە کاتێکی پێویستی لیبرال دموکراسی پێویستی بەوانە هەیە دەچنە پاڵ دیکتاتۆرەکانەوە بۆی کە یا ئیمتیاز بستێنن یا تۆڵە بکەنەوە، یان دەترسێن لەوەی کە ئەو دموکراسیە لە جیهاندا بڵاو ببێتەوە و مۆدێلی چین و بڵین رووسیا و ئەوەیان پێ باشترە لەوەی کە مۆدێلەی کە هەڵبژاردن هەیە هەر 4 ساڵ ڕێبەر دەگۆڕدرێ، ڕێبەری هەتایی ئیمکانی نییە دەسەڵاتی بەدەستەوە بێنی. کۆمەڵێک کێشەی مۆدێلی سیاسیش لێرەدا لە ئارادای، بەڵام پێمە ئەمریکا و ئەوروپا و ئەوانە هەمیشە مەسەلەی بەرژەوەندی ئابووریان بۆ گرنگتر بووە لەوەی کە ئەو وڵاتە دیکتاتۆرە دموکراتە یان ئەم وڵاتە مافی مرۆڤ دەپارێزێ یان ناپارێزێ. ئێستا دژایەتی لەگەڵ ئێران دەکەن بەهۆی دیکتاتۆر بوونەوە نییە، یعنی ئەگەر ڕاستیەکەی بچینە سەری کێشەیەکی قوڵترە. کێشەکە مەسەلەی ژێئۆپۆلیتیکە و ئێران هەڕەشەیە بۆ سەر ئیسرائیل، هەڕەشەیە بۆ سەر هێندێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا و وڵاتانی لیبرال دموکراتیک و ئەوە لە ناوچەکەدا، ینی بەشێکی زۆر بچووکی پەیوەندی بە مافی مرۆڤەوە دەبێت. کاک سەلاح ببوورە لە قسەکانت تێر نابم، بەڵام پرسیارێک هەرە گرنگەکەی من ئەوە بوو، ئایا ئەگەر ئێران لەو هەڵومەرجەدا دەست بە شەڕێک بکە چی ڕەوادا ئەو پەرەداگمە نوێیەی کە خەریکە لە دایک ببێ نامرێ، ینی بە مردووی لە دایک نابێ؟ دیارە حولی خۆی داوە. ئێستا ئێران حولی هێرشێکی دەدا بۆ باشووری کوردستان، ینی پلان نزیکترین شوێن کە لە بەردەستیدا بێ، شوێنێک کە لە ڕووی ناسەقامگیری سیاسیەوە لە جیهاندا ناسراوە بە ناسەقامگیری سیاسی، شوێنێک کە هەموو وڵاتانی ناوچە دەتوانن تەراتێنی تێدا بکەن بەبێەوەی بەرپرس بن، باشووری کوردستانە. باشووری کوردستان ئەو شوێنەیە کە تێچوویەکی سیاسی گرنگی نییە بۆ ئێران، بەڵام دیسانیش تا ئێستا دەستی ڕاگرتووە، چون مەسەلەی ئەمریکا دەگۆڕێدایە، مەسەلەی بڵین ئەوەش کە ئەو حیزبە کوردیانە نەیەنە ناو شار
تا ئێستا حیزبە کوردیەکان ناوەندی هەوکاری سیاسەتێکی ژیرانەیان گرتوتە پێشێ لەو ڕوانگەیەوە کەوتویانە ئێمە خۆمان دەبوێرین لە شەڕی چەکداری لەگەڵ کۆماری ئیسلامی، چونکە ئەوانیش دەرکیان بەوە کردووە کۆماری ئیسلامی دەیهەوێ شەڕێکی چەکداری دروست ببێ بۆ ئەوەی کارتی تەجزیە بڵین ئێران لەت دەبێ و کورد دەبێتەوە، دیسان ئەو ترسا بخاتەوە ناو خەڵکی مرکز ناوەند بترسێنێ. ناوەندی چەندین جار بەوە ترساندووە، ناوەند زۆر جار پاشەکشەی کردووە لە ڕوخانی حکوومەت بەهۆی وەی کە دوای حکوومەت ئێران لەت دەبێ. ئێستا ئەو ترسە ڕووخاوە، ناوەند دەڵێ ئێمە پشتیوانی کوردین، بەڵام شەڕێکی چەکداری ڕووبدات و کۆمەڵێک شەهید بێننەوە بۆ ناوەند و بیان نێژن دەتوانێت خەڵکێک کۆکاتەوە. ئێستا کۆماری ئیسلامی لەو 1-2 هەفتەیەدا 10-12 جار محاوەلەی کردووە لە تاران و شارە گەورەکان خۆپێشاندانی حکوومەتی دروست بکە. خۆپێشاندانەکانی لە چەند هەزار کەس نەچۆتە سەرتر، ینی لە شارێکی وەک تاران چەند هەزار کەسی بۆ کۆ نەکراوەتەوە. ئەمە داڕمانێکی گەورەیە بۆ حکوومەت، ینی خەڵکێکی زۆری لێ بۆتەوە. لە گەڕەکە مەزهەبیەکانی تاران مزاهرە کراوە، گەڕەکە کرێکاریەکان، گەڕەکە هەژارەکان کە پێشتر قەت مزاهرەیان لێ نەکراوە، بەشێکی زۆر لە ڕێبەرانی حکوومەت لەو گەڕەکانەوە هاتوون. ینی بەشێکی زۆر لە ڕێبەرانی سوپا و ئەوانەی کار بەدەستن خەڵکی نازی ئاباد و ئەو گەڕەکانن لە باشووری تاران. ئەو گەڕەکانە قەتیان مزاهرە نەکردو لە دژی حکوومەت، هەمیشە لە هەنگری حکوومەت بوون. ئێستا مەقەری بەسیج ئاگر دەدرێ لە نێو ئەو گەڕەکانە، ینی ئێستا بۆتە شتێکی گشتی دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی. بۆیە ئەگەر بتوانن تەرمی 50 پاسدار ببەنەوە، سەرباز و پاسدار بۆ تاران، لەوانەیە بتوانن چەند سەد هەزار کەس کۆکەنەوە، هەروەک لە کوشتنی قاسمی سولەیمانی توانیان لە سەرتاسەری ئێرانەوە چەند میلیۆن کەس کۆکەنەوە، چونکە ئەفسانەیەکیان لێ ساز کرد کە ئەمریکا بە ناجوامێری سەردارێکی ئێمەی کوشتووە کە شەڕی کردووە بۆ وڵاتەکەی، لە سووریا شەڕی کردووە و سەردارێکی ئەفسانەیی بووە، ینی ئوستورەیەکیان لێ دروست کرد. ئەمە توانی حکوومەت لە ڕێگایەوە بڵێ بەڵێ خەڵکم هەر لە پشتە چاو لێ بکەن، چەند میلیۆن کەس چۆ بۆ لە کرمان کۆبۆتەوە بۆ ناشتنی سەردار سولەیمانی. ئێستا حکوومەت دەیهەوێت دیسان سیناریۆیەکی ئاوا دروست کاتەوە. واتە ئێستا من شوێنە نووسی بووم جیاوازی ئەنکارا و تاران لەوەدایە. ئەنکارا ئەگەر کەلاک دەچێتەوە، کوژراو دەچێتەوە بۆ ئەنکارا، بۆ ئیستانبول، حەزەکە بیشارێتەوە، بچووکی بکاتەوە، ینی حەزناکە، حەز بە شکست دەکە. تاران بە پێچەوانەوە حەست بە سەرکەوتن دەکا کاتێک شەهید زۆرە، چونکە حکوومەتەکە لەسەر ئەساسی ئیمام حوسێن و کەربەلا و عاشورا و شەهادەت و شەهید بوون دامەزراوە. بۆیە حیزبە کوردیەکان ئەگەر 1000 پاسدار بکوژن بەڕاستی زەربەیەکی گەورەیان لە هەموو جوڵانەوە، کە داوا کۆماری ئیسلامی لەوانەیە ئەو داوایان بۆ دابنێتەوە. ینی هێندێک لە جاشەکان لەوانەیە خۆی بچێبیان کوژێ، هێندێک لە مۆرەکانی خۆی بەدزی لە بین بەرێ بڵاوە کاریوانە، کە ئەوە خەڵکی کورد پێی خۆشحاڵ دەبێ، خەڵکی ئێرانیش گرنگایەتی پێنادا. بەڵام ئەگەر بێت و پاسدارێکی زۆر بخاتە تەڵەوە کە بە ئەنقەست بیان خاتە داوێکەوە کە بە حاسانی شەهید بکرێن و ڕێ و ڕسمێکی زۆر بەشکۆ لە تاران دەتوانێت 100,000 کەس دیسان کۆ بکاتەوە و درزێکی گەورە دەکەوێتە نێو ئەو جوڵانەوەی کە ئێستا هەیە. ئێستا خەڵک لەلایەکە، حکوومەت لەلایەکە، ئیتر حکوومەت ناتوانێت خەڵک کۆکاتەوە، ناتوانێت مزاهرەی دەوڵەتی بکە. ئەمانە لە ڕێگای شەڕەوە دەیهەوێ بیکا، بەڵام پێما حیزبە کوردەکان لەو ڕوانگەیەوە دەستی حکوومەتیان خوێندۆتەوە، ینی دەزانن بە دوای چیدایە. بەڵێ باشە کاک سەلاح عەباسی، حەزەکەم کۆتایی بە 6 بێنین، چونکە سەعاتێکمان پڕ کردەوە، بە بینەرانیشمان لەمە زیاتر ناڕەحەت نەبن. لە ئایندەدا دێمە وڵاتان ئەگەر گۆڕانکاریەکی دیکە ڕوویدا بەرنامەی دیکەشمان دەبێ. زۆر زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت تەرخان کرد بۆ ئێمە بۆ ئەو بەرنامەیە. کاتێکی خۆش بۆ خوازم.
سپاسی بینەران و تەماشاوانانیش دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون کاتێکی خۆش ڕێز و سڵاو بۆ هەمووتان هەر بژی.